دابەزینی بەهای دینار و ڕەوشی سیاسی و شەڕی نێوان ڕووسیا و ئوکرانیا هێندەی تر گرانی خستوتە نێو بازارەکان بە جۆرێک شمەک و کاڵەکان نرخیان زۆر زیاد بووە کە وەکو خەڵک دەڵێن تەنها زەرمەندی سەرەکی هاوڵاتی سیڤیلە. ما أتصور ينزل صرف الدولار فما سببها الدولة ما قلت لك دولة لأن يردون مصلحتهم. پێم وانییە بەهای دۆلار دابەزێ و نرخی شتومە کەرزان چونکە لە بەرژەوەندی لەیانەکانی ئەوان تەنها بەرژەوەندی خۆیان ئەوێت بۆیە وڵاتەکەمان وێران بووە. الحواسم ترست الشوارع فما تقدر بلوى بهالدولة هاي. إذا نزل سعر الدولار هو الفقير يقدر ياكل يقدر يشتري لأن هم صعدوا بنفس اليوم. بەدابەزینی بەهای دۆلار هەژاران دەتوانن شمەک بکردن و خۆیانی پێبژێن بەڵام حکوومەت و لایەنەکان خۆیان بەهای دۆلاریان بەرز کردەوە. ئێستاش هەموو ڕۆژێک کۆبوونەوە دەکەن بۆی بەهای دینار بەرز بکەنەوە بەڵام ئەگەر بیانێت وەک چۆن بە ڕۆژێک بەهای دۆلاریان بەرز کردەوە هەواش دەتوانن بە ڕۆژێک دینار بەرز بکەنەوە. ماكو شو هاي الحصة يعني 10 أيام زيادة تكفي المواطن. يعني العالم تأذت من وراء الورق أذية ما صايرة. بازرگانان ئۆباڵی ئەم ڕەوشە دەخەنە ئاستوی حکومەت کە جگە لەوەی هۆکار بووە لە بەرزکردنی بەهای دۆلار بەرامبەر بە دینار بازرگانانی پێ کۆنتڕۆڵ ناکرێت وەکو پێویست بەشە خۆراکی مانگانەیش دابەش ناکات. الدولار إذا نزل ينزل المواد تنزل. دۆلار دابەزێت بازار دەبژێتەوە نرخ خەرزان دەبێت بۆ نمونە ئەم برنجە ئێستا بە 55,000 دینارە کە پێشتر بە 40,000 بووە بۆیە هەموو خەڵک چاوی لە دابەزینی بەهای دۆلار. احنا كنا نبيعها ب 40 هسه ب 55. الضرر الوحيد من هاي الصعود زەرمەندی سەرەکی هاوڵاتیانە لەم دۆخە تاوانەکەش بۆ حکومەت دەگەڕێتەوە بە تایبەت وەزارەتی بازرگانی گەر خۆراکی مانگانەوە پێویست بە خەڵک بدات و بەهای دۆلار کەم بکاتەوە ڕەوشەکە باشتر دەبێت چونکە ئێمەی بازرگانان مامەڵە بە دۆلار دەکەین و بەرزبوون یا دابازینی ئەوەندە کاریگەریمان لێ ناکات ڕاستە زەرەر دەکەین بەڵام بۆ شێوەیە نییە تەنیا هاوڵاتی زیانی بەردەکەوێت. بۆ گەڕانەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بۆ نرخی پێشووی کە 120,000 دینار بووە لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار کراوە ئایا بەهای دۆلار بەرامبەر بە دینار وەکو خۆی بمێنێتەوە یان بگەڕێتەوە نرخی جارانی. گۆڕانکاریەکان و دابەزاننی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بە جۆرێک کاریگەری کردە سەر بازار بۆ خەڵک و بازرگانانیش شۆکێنەر بوو. کاریگەریەکان هێشتا لەسەر بازار بەڕوونی دەبیندرێت. نەبوونی پاڵپشتی پێشخستنی بەرهەمەنەوەخۆیەکان ڕەوشەکەی زیاتر قورستر کردووە بەسەر هاوڵاتیان بۆیە بڕیاری دابەزاننی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی خەڵک و بازارەکانیش دەبوژێنێتەوە. بێستون سەلام کورسات نیوز بەغدا.